خۆشەویستان وەکو هەر هاوڵاتێکیم هەرێمە ئەمڕۆ پیاوە جوانەکەی ئێوە مامە ناوی خۆی نووسی و خۆم کاندید کرد مامە. چالاکانی تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک خۆیان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی خولی داهاتووی پەرلەمانی کوردستان ئامادە دەکەن. یەکێکم لەوانەی کە زۆرترین دەنگی منە. خۆ کاندیدکردنی چالاکانی تیکتۆک ناڕەزایەتی بەشێک لە خەڵکی لێکەوتۆتەوە، بەڵام بەشێکی دیکەیان بە مۆدێلیکی نوێ ناوی دەبن. ئەمانە بەشێکی ئەو چالاکانی تیکتۆک و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دیکەن کە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان کاندیدن. ئەوان بانگەشەی گەورە دەکەن و بەڵێنی قەبا بە فۆڵۆوەرزەکانیان دەدەن. ڕۆژەی منەوەیە بەنگلادێشی و عارەب و فارس و تورک نایەن لە کوردستان خاکەکەی مرکات کاسی بکات و بابستۆ خاک وڵاتی خۆی. کاندیدەکان ژمارەی فۆڵۆوەرز و شۆنکەوتوانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کردووەتە بنەمای پێشبینی بۆ ژمارەی دەنگەکانیان. وەکو مافێکی شەرعی و یاسایی خۆم کاندید کردو ئەوی کە منی خۆش بێ دەنگم پێیە بەخواوی کە منی خۆش نایە بم بە مەلایکەتیش دەنگم پێ نایە بەڵام وەگرنگ نییە من بۆ کۆمەڵە خەڵکان کە منیان خۆشەوێ خۆشەویستی بۆتانەیە چاوتان ماچەکەم ئەمەم هەڵگرم بۆ مێژوو دەنگی مامەڤاندام ناشارێتەوە. تۆڕی شەمس بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکان پێی وایە هیچ حیزبێک نییە خاڵی بێت لە چالاکانی تیکتۆک، بەڵام سەرۆکی تۆڕەکە دەڵێت ژمارەی فۆڵۆوەرز نابێتە پێوەری ژمارەی دەنگ. متابعێکی سۆسیال میدیای تۆ مانەوێت دەنگ دەرتە یا ئەوەی کە لایک و فۆڵۆ و ئەوە دەکا وا تێبگەی ئەوە دەبێتە پشگیرت لە هەڵبژاردن. فبۆیە ئەمە نابێتە قیاس بۆی ئەتوو ڕێژەی دەنگەکات بە پێ ڕێژەی بینەرەکانتە لە فەیسبوک یان لە تویتەر یان لە تیکتۆک یان تا دوایی وە پەرلەماناتیش لە دنیا هەروایە، ینی ئەوە غەریب نییە چونکە باشترین پەرلەمان ئەو پەرلەمانە زۆرترین ئاوێنەی کۆمەلگاکەی تێدا نوێنەری کۆمەلگاکە جوتیاران، کرێکاران، مامۆستایان، ئەندازیاران، پزیشکان، پارێزەران، هونەرمەندان، هەتا وەرزشەوانان هەموو ئەو نوێنەراتی حتا تیکتۆکچیش. بەشێک لە هاوڵاتیان و توێژەران پێیان وایە خۆکاندیدکردنی چالاکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەستی حیزبە سیاسیەکانی لە پشتەوەیە و بۆ بێبەهاکردنی پۆست و بەرپرسیارەتیە. بەشێکی دیکەش دەڵێن بۆ جوڵاندنی هەستی دەنگدەر و کۆکردنەوەی دەنگە. لە پەرلەمانی پێشوە خولی پێشوە ئێمە زۆر لەو کاندیدانەمان بینی کە خەڵکانێک بوون خاوەنی تالنت نەبوون لە سیاست دیانە ئەزانی بەڵام چون ناو پەرلەمانەوە. ئەمە لەسەر دوو ئاسا بوو. یەکەمێ وەکو باسمان کرد حیزبەکان خۆیان کاندیدیان کرد بوو، دووەمیان خەڵک تۆڵەیەکی وەکو جۆرێک لە تۆڵەکردنەوە لە سیاسەکانی پێشوو کە لە پەرلەمانە وجودیان هەبوو کاریگەریان نەبووە هاتون دەنگیان نا بە خەڵکانێکی تر کە بۆ ئەوەی پیشانی بن کە ئەمانش ئەتوانن پرۆنەجەکەی ئێوە. بەشێک لە دەسەڵات پێی خۆشە کە خەڵک دەنگایە بە خەڵکی بە کاندیدی زعیف وە پێی خۆشە کە خەڵکی ناپسپۆر و ناشارەزا بڕاتە پەرلەمانەوە چکە پەرلەمان شوێنی فشارکردنە. تۆ ئەگەر کەسێک نەزانێت چۆن ئەو پێگەی و هێزە بەکارهێنێت فشارێک لەسەر دەسەڵات دروست ناکات. دەسەڵات پێی خۆشە خەڵکی وا بڕاتەوە جێکە وەک لەوەی کە خەڵکی شارەزا و بەهێز بڕاتە ناو پەرلەمانەوە. هەڵبژاردننی خولی داهاتووی پەرلەمانی کوردستان بڕیارە ڕۆژی دەی حوزەیرانی ئەمساڵ بەڕێوە بچێت. نزیکەی 50 کەس ناوی خۆیان وەک کاندیدی سربەخۆ تۆمار کردووە و پشکی شێر بەرچالاکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کەوتووە.